کاتێک لە بەرزایەوە بڕوانیتە شاری کەرکووک کەمترین ڕێژەی سەوزایی بەرچاو دەکەوێت بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی شارەکە بەڕێوەبەراتی کشتوکاڵی کەرکووک نەمامگەیەکی حکومی کردووەتەوە کە تیایدا 14 جۆری دار و نەمام بە نرخی پاڵپشتی کراو دەفرۆشێت. سەرپەرشتیاری نەمامگەکە دەڵێت هاوڵاتیان پێشوازی لەم هەنگاوە دەکەن لە ماوەی 2 هەفتەدا 8,000 دار و نەمامیان فرۆشتووە. سەوزایی لە کەرکووک طبعاً زۆر کەمە و بەنسبەتی ئێمە شەتڵاتمان دعمە یعنی بۆ سعرێکی گونجاو بۆ خەڵکی کەرکووک طبعاً یارمەتی دەری خەڵکی کەرکووکی بەنسبەتی حتا سەوزایی زیاد بکەین لە کەرکووکە بۆ پاکردنەوەی شارەکە خاستن بەنسبەتی ئەم شەریکاتانە زۆرە لە کەرکووک و سعرێکی زۆر گونجاوە ینی لە 500 و هەتا 1500 و 1500 ئێمە بەس مۆرینگامان هەیە باقی 550 ئەو دار و نەمامانەی لە نەمامگەی کشتوکاڵی کەرکووک دەفرۆشرێن لەبارن بۆ بەرگریکردن لە کەشوهەوای کەرکووک نرخەکانیشیان لە 500 دینار بۆ 1500 دینارە. هاوڵاتیان داواکارن هەمووان پێکەوە هەڵمەتی سەوزکردنی شارەکە دەست پێ بکەن. ئێمە وەکو خەڵکی ئەم شارە داواکارین هەموو کەس بێت سەیری ئەم مەشتەلانە بکات جۆرە مەشتەلانە زەرورە بۆ خەڵک چونکە بەڕاستی شارەکە لە ڕووی سەوزایە لە دواوەیە لە چاو شارەکانی وەکو سلێمانی هەولێر جارانی مەسەن یان مەشتەلەکان نەمام و شتەکانی گرانە خۆ ئێرە هەرزانە لە 500 و دەست پێکەوە بزانم تا 1000 و 1500 ئەوە ئەم جۆرانە ینی ئەبینم لە ناو شار خەڵکی وا هەیە باخچەی لە پێشە ینی مەساحەیەکی زۆری لە پێشە بۆ خۆی هەر بۆ خۆی باشتر وایە چەند نەمامە بنێ هەر بۆ سەوزایی بۆ ژینگە بە جۆرەی پێویست نییە حەچەنێ بلی سەوزایی بنیان هێشتا کەمە لەبەرەوەی ژنگە پاکەکاتەوە ئۆکسسیژی نەداتە جەو شتێکی چاکە سەوزایی ئەگەر چەندێ سەوزایی بنێ هێشتا کەمە. سەرباری بوونی کۆمپانیای نەوت و دووکاڵ لە شاری کەرکووک ڕێژەی سەوزایی زۆر کەمە بە جۆرێک بە پێی ئاماری ژینگەی شارەکە تا ئێستا ڕێژەی سەوزایی لە 1% تێپەڕ نەکردووە. ئاسۆ ئەحماد کورسات نیوز کەرکووک.